لا چەند ڕۆژی ڕابردوودا پێشبڕکەیەک لە نێوان خوێندکارانی یونایتد ساینس قوتابخانەکانی یونایتد ساینس ئەنجامدرا لەسەرەوەی کە تێڕوانین یا ئەوان چۆن سێری 10 ساڵی داهاتووی سلێمانی دەکەن لە ڕووی ئەدەب و هونەر و کەلتورەوە لە شاری سلێمانی بەتایبەتی لەو ڕوانگەوە کە کاتێک سێری شاری سلێمانی دەکەین بەتایبەتی لە هاویناندا هەمومان ڕەخنە و گلەیمان لەوە هەیە کە سێری بۆ نمونە حاویەکەی سلێمانی دەکەین چە دووکەڵێک بە ئاسمانی سلێمانیەوە دروست بۆیان ناوچەکانی پیشەسازیەکان لە تانجەرۆ یاخۆ دەبینین لە ناو شاری سلێمانیە هەندێک شوێن هەیە کە دەتوانێت لەم شوێنەیە شتێکی جوانتر دروست بکرێت کە سیمای شار دروست جوانتر بکات بۆیە پێشبڕکەیەک لە نێوان خوێندکارانی قوتابخانەکانی یونایتد ساینس ئەنجامدرا کە دیارە دوجار پێشەنگایەکیان بۆ کردنەوە هەندێک لە قوتابیەکان پلەی یەکەم و دووەم و یاخۆت بەپێی ئەو مەدالیایی کە بەدەستیانەوە پلەی باشیان بەدەستێناوە کە دیارە لایەنە پەیوەندیدارەکانی سلێمانیش لەو پێشانگایەدا بەشدار بوون بۆ قسەکردن لەسەرەوەی کە داهاتووی سلێمانی لەناو بەرهەمی قوتابیەکانی یونایتد ساینسدا قسە بکەین با بزانین کە چیان کردووە چی دەبینن لە 10 ساڵی داهاتوودا لەسەرم تەوەرە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دەشتی فاروق سەرپەرشتیاری پێشانگاکە وەروە دوو لە قوتابیەکان کە پلەی یەکەمیان بەدەستێنەوە یا پلە یەکەمەکانیان بەدەستێناوە لە پێشبڕکەکەدا کردومانە مامۆستا زۆر سپاس بەوە دەرفەتە یاخوا بەخێربی بەخێر بن کاکێوەش کاک ڤالان و کاک سۆلان وانە بەخێر بێن مامۆستاگەر لە جەنابتەوە دەست پێ بکەین چۆن بوو لە ئەسڵا ئەم پێشبڕکەیەکتان دانا کە بیر لەوە بکەنەوە بابزانین ئەگەر بەم شێوازە مامەڵە بکرێت لە ڕووی کەلتور و ئەدەب و فەرهەنگی سلێمانیەوە 10 ساڵی داهاتووی سلێمانی چۆنە بێت لە چاو قوتابیەکانتانەوە سەرەتا زۆر سپاسانەکەم ئێمە وەکو خوێندنگاکانی خۆمان وەکو کۆلێژەکانی یونایتد ساینس ئەمە دووەم ساڵە کە پرۆژێکی وا گەورەمانێ بە ناوی بەرهەمی منەوە ئەم پرۆژەیە بۆ ساڵانی کەش هەوڵێن کە بەردەوام بێ کاری جوانتر بکرێ هەمیشە ئێمە خوێندکارەکان وا فێرەکەین ساڵانە بەرەو چۆنەڵی کاری باشتر و شتی باشتر بڕۆن یەکێک لەوانش ئەم پرۆژەیەمان دروست کردووە کە بە ناوی پرۆژەی بەرهەمی منەوە کە ئەمە دووەم ساڵەتی لەم پرۆژەیە زیاتر لە 95 پرۆژە بەشداری کردووە و 140 خوێندکارتیا بەشدار بووە ئەم پرۆژەیە زیاتر ئەو شتە کلتوری و ئەدەبی و لایەنە هونەریانە ئەگرێتەوە کە خوێندکارەکانمان تا بەشدار بوون. مامۆستا ئەم پرۆژەی بەرهەمەکانی من کە باسەکەی باز لەوەکەی 2 ساڵە بەردەوامە هەر ساڵە و چەند پرۆژەیەک لە خۆ دەگرێت یان هەموو ساڵێکەرەوەیە لە ڕووی ئەدەبی و هونەری و کلتوریەوە ئەبێت یاخود بڕیارتان نەیەوە کە لە ساڵانی داهاتوودا پرۆژەی گرنگتر بخەنە بەردەمی خوێندکارەکانتان بەدڵنیایە ئێمە ساڵانە چۆن لەی پلانمان بووی هەیە ساڵانە بەتمای گۆڕانکاری زیاتری نیشاءالله لەوچێ هەر لە سنووری شاری سلێمانیشانە بێ ئەم پرۆژێ تەنها بۆ شاری سلێمانی بۆ هەموو شارە کوردنشینەکان ئینشاءالله بەتەمایان ئەم پرۆژەیە بکەین بۆ 10 ساڵی داهاتوو بۆ ناوی پرۆژەکەمان بۆ شێوە بووە 10 ساڵی داهاتوو خوێندکارەکانی کۆلێژی یونایتد ساینس چی پرۆژەیەکیانەیە بۆ شاری سلێمانی لە ڕووی جوانکاریەوە لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی ژینگەییەوە کە ئێمە بتوانین شتی باشتر پێشنیارکەین و ئەو لایەنانەی کە بۆ نمونە وەکو بەرپرسیارن لەم شاری ئەتوانن بۆ نمونە ئەم ئیسیفادە لەم پرۆژەی خوێندکارانە بکەن و لەم بیرۆکانیان بکەن کە بۆ ساڵانی داهاتوو سلەیمانیەکی بەم شێوەیەمان هەبێت زیاتر پرۆژەی خوێندکارەکان زیاتر لەسەر ئەو بابەتانە بووە. تا چەند ئێوە لە توانای خوێندکارەکانتان ڕائبینن کە بتوانن لە 10 ساڵی داهاتووە سلێمانی بە شێوازێک بگۆڕن کە پرۆژە ئامادە بکەن لە ڕێی ڕێگەوبانەوە لە ڕێگەی دروستکردنی کارگە و چەنەها پرۆژەی گرنگی کە وەک دەزانین چەنەها گەنجمانەیە لە ئێستایا بێکار و ینی ئێوە لە توانای ئەم خوێندکارانەتان ڕائبینن کە لە 10 ساڵی داهاتووە وا لە سلێمانی بکەن کە زۆربەی کێشەکان چارەسەرکەن. سواز بۆخوا ئێمە ینی توانیویانە بەو شێوەی کە لە چاوی کامێرەکان و چاوی میوانەکانیشا دیار بووە پرۆژەکان ئاسێکی باشی هەبووە و پێشبینی زۆر باشتیا بۆ کە بێتۆن پرۆژانە بکرێ سلەیمانی گۆڕانکاریەکی تەواویتیا ڕوئەیە خوێندکارەکانش سپاس بۆخوا ئاسێکی زۆر باشیانەیە لە هەموو ڕووەکانەوە ئەتوانن بۆ 10 ساڵی داهاتوو یان چەند ساڵێکی کە ئیشەڵڵا ئێمە ئەم پرۆژانەکە جێبەجێ بکرێ شتی زۆر باشتریشی لێتە بەرهەم بە ئومێدین کە هەمومان پێکەوە بتوانین کارێکی باش بۆ شارە خۆشەویستەکەی خۆمان بکەین لە شاری سلێمانی ڕەنگە بینەر پرسیاریەوەی هەبێت لە ڕووی هونەری ئەدەبی کەلتوری ئەمانە چۆن دەتانەوێت 10 ساڵی داهاتووی سلێمانی ببینین بۆ نمونە قوتابیانی کە بەشداریان کردووە لە ڕووی هونەریەوە پرۆژەکانیان چی بوون بۆ سلێمانی؟ بەڵێ
کۆمەڵە خوێنکاری زۆرمان هەیە کە پرۆژەی هونەریان هەبووە کە پرۆژەکان زیاتر بۆ نمونە زیاتر ئەو کەسە ڕسایکلینانی کە هەن کە فرێدراون لەسەر جادە و شەقام و شۆسەکانە کەوتون ئێمە ئیسیفادیان لێ بکەن هونەرمەندەکان هەڵیگرنەوە بەکاری هونەری بۆ نمونە ناتوانین زۆر شوێنی پێ دیکۆریان زۆر شوێنی ئەومان هەیە کە پێی بڕازێنەوە وە لە ڕووی بۆ نمونە کللتوریەوە لە ڕووی کللتوریەوە ئێمە چۆن بتوانین پارێزگایی لە کللتوری کورد بکەین بۆ نمونە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی ئەو فەرهەنگەی کە هەمانە زیاتر بیپارێزین بۆ شێوە لە ڕووی ژینگەیەوە چۆن بتوانین سلەیمانی بۆ نمونە بۆ 10 ساڵی داهاتوو ئەو کارگەیان ئەو نەگشتیانی کە هەن ئەبنە هۆی چۆنڵی پیسبوونی ژینگە ئێمە چۆن بتوانین چارەسەری بکەین ئەمانەمان هەمووی خسۆتە ڕوو ئیشەڵا کە بتوانین بەرەو باشتر بچێ پرۆژەکانی خوێنکارەکان بە گشتی لەسەر ئەو بابەتانە ئەدی مامۆستا لە ئێستەیە لەم دۆخی ئێستەی کوردستانە بوونی ئەم جۆرە پرۆژانە چه گرنگێکی بۆ سلێمانی هەیە چه پرۆژەی ئەدەبی بێ هونەری بێ کولتوری بێت ئایا پرۆژەی گرنگتر پێشەم پرۆژانە نەبوون کە لە حاڵی ئێستەیە زەڕورتر و گرنگتر بن بۆ سلێمانی کە خوێندکارەکانتان پێشکەشی بکەن بەدڵنیایە ئێمە ساڵانە کۆمەڵە پرۆژەمان هەیە و یەکێک لەوانە بەرهەمی منە کە ئێمە پێشنیارمان هەیە و پرۆژەمان هەیە کە ئەین بەلایانی بۆ نمونە بە پرسیاری ئەم شارەکە ئیشەڵا ئەم پرۆژانەی خوێنکاران بگرنە ئەستۆی خۆیان و کاری باشتری پێ بکەن و سوودەکەشی ئەوەیە ئێمە ئەگەر بۆ نمونە هەممان پێکەوە دەستە جەمعی مانوێ کارکەین بۆ شارەکانی خۆمان بۆ شوێنە کوردیەکانی خۆمان ئەتوانین ساڵ بە ساڵ بەرەو پێشی بەرین لە هەموو ڕۆیەکانەوە ئێمە بۆ نمونە پرۆژەی لەلایەنی کولتوری و لەلایەنی ڕۆشنبیریەوە پرۆژەمان هەبووە کە کتێبخانەی گەڕۆک ئێمە ئەتوانین لە زۆر شوێنیان لە ناو پارکەکانە ئێمە ئەتوانین کتێبخانە دانێن بۆ کەسانی کە حەزەکەن بۆ نمونە کتێب خوێندنەوە کۆمەڵە پرۆژەی هاوشێوەی ئەوە کەشتی تازەگەری و باشە بۆ شاری سلێمانی توانیمانە ئەمانە بخێنە ڕوو کە بۆ 10 ساڵی داهاتوو یان ئەکرێ زووتریش یعنی ئێمە لەوە چێ 10 ساڵ زۆر درەنگ بێ بەڵام ئەکرێ ئێمە پێشتریش ئەم کارانە بکرێ بۆ دەوڵەمەکردنی فەرهەنگ و کللتور و ژینگەی شارەکەمان کە بتوانین ئێمە ئەم پرۆژانە گرنگیان پێبین یان زیاتر خەڵکی شارەکەمان بە پرۆژانە بناسێن زۆر باشە ئێستا دومیوانی تریشمانەیە بابچینێ لای ئەمان کاکسۆلان و کاکڤالان کاکسۆلان لە جەنابتەوە دەستپێکەم ئەگەر مایکەکە بگری بەدەمتەوە خۆت بناسیێنی لا قۆناغی چەندێمی قوتابخانەیت وە پرۆژەکەت لەسەر چی بوو؟ بەڵێ من ناوم سۆلان ئیمادە خوێندکاری کۆلێژەکانی یونایتد ساینزم لە قۆناغی ناوەندین پرۆژەکەی من باس لە قۆناغی ناوەندی پۆلی چەند؟ پۆلی هەشت زۆر پرۆژەکەی من باس لە هونەری ریسایکلینەکەوەتە لە ئارت ئۆف ریسایکلین لە 10 ساڵی داهاتوودا چی بەسەر دێت هونەری ریسایکلین چۆن بڵی دووبارە بەکارهێنانەوە ئێمە توانین لە پارچە پلاستیکێکی بچووکەوە تا پارچە پلاستیکێکی گەورەیان هەر شتێکی تر بێ ماژنیە پلاستیک بێ کاغەز بێ ئاسن بێ قوتوو بێ شوشە بێ کارتۆن ئەتوانین کارێکی هونەری پێ بکەین بەرهەمێکی هونەری پێ بکەین کە سیمایەکی جوان بەو شوێنە بدا کە دائێنیتیایە بۆ من پرۆژەکەی من ڕسمی ئالبرت ئاینشتاین زانە ئالبرت ئاینشتاین دروست کردووە بە شتی دووبارە بەکارهێنرا واتە پلاستیک کارتۆن چەتاڵ ئێستا بوون ئێمە ئاچین بۆ سەیرانێ چەتاڵ و قاوە و کەوچک بە سەفەری ئەیبین بۆچی ئێمە فڕێبینە ئەو ژینگەیە بۆچی نەهێنین نەماڵ پاکی بکەین شتێکی هونەری لێ دروستکەین کە هەم زیانی بۆ ژینگە نەبێت هەم سوودیشی بۆ خۆمان هەبێت لە ڕێی جوانیەوە جوانی بدا بە سروشت و جوانی بداوە شوێنەی کە دائێنیتیایە ئێستا بوون ئێمە لە ماڵەوە دیوارێکمان هەیە هیچیتانی ئەتوانین لەوحەیەکی بچووک دانین لە ماڵەوە هەر شتێکمان هەبێ تەسبیح کە ئەدڕۆیە جاروبار ناتوانین چاکیکەینەوە توانین بۆ مولەکانی لەوحەیەکی زۆر جوان دروستکەین یاخود مەرجنیە هەر لەوحە بێت توانین پەیکەری پێ دروستکەین ئێستا بوون ئێمە لە بازاڕ یان لە شوێنە گشتیەکان پەیکەری زۆرمان هەیە بەڵام هەمووی ڕەنگە لە گەچ دروست کرابێت هەمووی لە گەچ و چیمەنتۆ دروستکراوە بۆچی لە گەچ و چیمەنتۆ دروستکراوە کە زیان بە ژینگەش ئەگەیەنن و سوودیان نییە ئەتوانین بەو شتە دووبارە بەو هەمانە دروستیکەین کە دووبارە بەکارهێنراوە خاوەنی بیرۆکەیان پرۆژەیە ببوورە کێ بوو خۆت بووی یان بە سەرپەرشتی مامۆستایەکت کەم بیرۆکەیان پێیاویت و تۆش بە ئەنجامێگەێنی
یەکەم جار خاوەنی بیرۆکەکە خۆم و مامۆستاکە بەیەکەوە ڕاوێژمان کرد بۆی بەرهەمێک دروستکەین تا دوجار گەشتین ئەم بەرهەمە کە هونەری دووبارە بەکارهێنانەوە هەم سوودی هەیە بۆ خۆمان هەم بۆ ژینگەش پیس ناکە سیمایەکی جوانی شەبەخشێ بەنیازی تا 10 ساڵی داهاتوو تۆ لەسەر ئەم پرۆژەیە بەردەوام بیت یا خودت پرۆژەی دیکە لە مشکدا هەیە و ئەتەوێت پرۆژەی باشتر ئەنجام بدەیت بەڵێ هەر بەنیازم لەسەر ئەم پرۆژەیە بەردەوام بووم و پرۆژەی باشتریش هەر وەکو ئەمە دروستکەم کاکسۆران ئێستام فکرەی تۆ دەبێت کێ بەکاری بهێنێتەوە لە سلێمانیا بۆی کە سیمای سلێمانی بەمە هیچ نەبێت جیاوازیەکی هەبێت لە ڕۆی کە حاویەکانمان پڕ نەبێت لەم جۆرە مەوادانەی کە باست کرد پلاستیک و ئاسن و تەنەکە یاخود کاغەز هەر شتێکی ترە بێت لەوەشەوە کە ئەو هیکەلانی کە هەن ئەو تابلو جوانانەی کە لەبێت لەسەر شەقامەکان بنەخشێنرێت با بەمانە جوانکاریان بۆ بکرێت لە زۆر لە وڵاتانی ژا هەیە دەبینی بەو ئامێرانە شتیان دروست کردووە پەیکەری جوان گۆڵ یا شتی سروشتی دیکەیان دروست کردووە بەڵێ ئێستا لە وڵاتان زۆر هەیە بۆ تۆ بتەوێت پەیکەری دروستکەی لە وڵاتان هەنێ وڵاتیان زۆر وڵاتە پێشکەوتەکان بە شتی دووبارە بەکارهێنرا و دروستەکەن بە مادەی دووبارە بەکارهێنرا و دروستەکەن سیمایەکی جوانی شەبەخێ جوانتریش دەرەچێ و سوودیشی هەیە زۆر باشە کاک ڤالان ئەگەر تۆ خۆت بناسیێنی لە قۆناغی چەندەمی و پرۆژەکەت چی بوو؟ بەڵێ من ڤالان هەڤاڵ لە قۆناغی ناوەندی پۆلی هەشتم پرۆژەکەی من ئەوەیە کە سلێمانی وۆڵ دیزاین یعنی دیواربەندەکانی سلێمانی کە دیزاین بکرێ و بە شێوەی سێڕەهەندی و بە شێوەی سیرامیکی و بە کارە هونەریەکانی لەسەر بکرێ ئەکرێ ئەم پرۆژەی من بۆ پردەکانیش بەکار بێنرێ کە زۆر لە پردەکان شێوازی ناشرینیان پیشانداوە تەوانەمە زۆر جوانشێدا بە حکومی کە زۆربەی پردەکانی ئێمە یا دەبنە شوێنی ڕکلامی حیزبەکان یاخۆت هەڵبژارنەکان جاریوای دیمەنی ڕکلامی هەڵبژارنەکان هەتاکو هەڵبژارنەکەی داهاتوژار پێوەی دەمێنێتەوە بەڵێ ئێمە بەوە جیامان کردەوە کە بە هۆی هەڵکەوتەی شوێنی جوگرافی سلێمانیەوە دیواربەندی زۆرمانەیە و لە 10 ساڵی ئایندا پێویستە دیواربەندی تر دروست بکرێ هەر بەهۆی هەڵکەوتی شوێن جوگرافیەکەەوە ئێمە کەوتینێتە ناو شاخ و گرد و ئەو شوێنانەوە بۆی هەرز نێنێ پێویستمان بە دیواربەندی زۆرەوە ئەم دیواربەندانە هەر بە سپێتی و بە سادەی بمێنەوە ناشرین نەبن پێویستە ڕسمی لەسەر بکریا خودکاری هونەری مامۆستا پرۆژەی ئەم خوێندکارانە تا چەند سەرکەوتوو بووەوە ئایا کەی دەچێتە بواری جێبەجێکردن چکە بەڕاستیەوە ئەم پرۆژێکی زۆر جوانە کە ئەگەر ئەم نەخشانە لەسەر ئەم دیواربەندانی سلێمانی ئەنجام بدرێت ئەم شتێکی جوانە بێت و سیمایەکی جوانیش بە سلێمانی ئەبەخشێت بەتەشیر بە دڵنیاییەوە پرۆژەی ئەم خوێندکارانە ئەگەر بێت و لایانی بەرپرسیاری ئەم شار ئەگەر بێت و ڕەچاوی ئەم پرۆژانەی ئەم خوێندکارانە بکەن ئەکرێ بۆ نمونە شاری سلێمانی زۆر جوانتر بکرێ بەم پرۆژەی خوێندکارانە و تا ڕادەیەکی زۆر سپاس بۆخوا گرنگیان بە پرۆژەکان ناوە ئەو کەسانە میوانانی کە هاتن بۆ سێکردنی پرۆژەکان ئەتوانم بڵێم لە 180 بۆنەوەی میوانەکان زۆریان بەدڵ بووە کەمینەیەکی زۆر لەوە چێ بەڵام زۆرینەی ئەرێنی بووە ئێمەش خۆشحاڵین بۆی کە بۆ 10 ساڵی داهاتوو ئەم پرۆژە ئەم خوێندکارانە کێسای ئێمە لێرە دانیشتوین بیبینینەوە ئیشەڵڵا بۆ 10 ساڵی داهاتوو دیارە دەچینە لای راپۆرتەکەمانەوە زیاتر زانیاری لەسەر پێشانگاکە و هەم لەسەرەوەی کە ئەو بەرهەمانە چی و چی بوون کە خراونەتە ڕوو دەیبینین بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێک لەسەر هەمان پێشانگای بەرهەمی من کە پرۆژەی قوتابخانەکانی یونایتد ساینسە با پێکەوە بینەری بن کە هاوکارمان دانیار نورەدین بۆی ئامادە کردوین. کۆلێژەکانی یونایتد ساینس دومین پێشبڕکێی ساڵانەی خۆل لە ژێر ناونیشانی خەون بە سلێمانێکی چۆنەوە دەبینی 10 ساڵ دواتر بۆ مامۆستا و قوتابیانی کۆلێژەکانیان کردەوە. مامۆستایانی کۆلێژەکان پێیان وایە قوتابیەکانیان لە ئاستێکی زۆر باشدان و چەندین پرۆژەی گرنگیان پێشکەش کردووە کە دەکرێت لایەنە پەیوەندیدارەکان سوودی لێوەربگرن بۆ بەرەو پێشبردننی شاری سلێمانی. ئەم جۆرە چالاکیانە زۆر گرنگە چکە هونەری کوردی بەرەو چۆنەڵی لە ناوچوونەچێ پێویستە ئێمە ساڵانە تازەکەینەوە بە جلوبەرگی کوردی بەکار ڕەنگینەکانیان بە لەو حێمە بتوانین ئەو کارانە سەر لە نوێ دووبارە تازەیکەینەوە پیشانی نوێیەکانی بێت. خۆی بێگومان ئەم چالاکیانە گەنجێکی زۆر تایبەتی هەیە بۆ لەبەر ئەوە ئێمە بتوانین لە 10 ساڵی داهاتووە چ پرۆژەیەک چ شتێک کرێ بۆ شاری سلێمانی. لەو ڕوانگەمە خوێندکارەکان بە چەندین پرۆژەی ناوازە بەشداریان کردووە. ئەمە هۆکاری ئەوەیە کە هەر لە ئێستا ئێمە ئەوە لە خوێندکاران بکەین کە
بیل لە داهاتووی شاری سلێمانی بکەنەوە بە شێوەیە کە بتوانن لە داهاتووە چ شتێک بکرێ بۆ شاری سلێمانی چ گۆڕانکارێک بکرێ بۆ شاری سلێمانی ئەو پرۆژانە بەردەوام بێت لە داهاتوو ئەتوانرێت شتی زۆر باشکرێ بۆ شاری سلێمانی ئەتوانین کە چەندین پرۆژە و شتی بۆ شوێ بکرێت کە ئیسفادەی هەبێ بۆ شارەکەمان و خەڵک پێ ئاشنا بێت. ئەم پێشبڕکێ بە ناوی خەون بە سلێمانێکی چۆنەوە دەبینی 10 ساڵ دواتر قوتابیان بە پرۆژەکانیان لە بوارەکانی ئەدەبی و هونەری و کللتوری وەڵامی ئەم پرسیارەیاندایە و دواتر ئەنجامی کارەکانیان لەلایەن ژمارەیەک لیژنەوە هەڵسەنگێنرا و قوتابیە سەرکەوتوەکان خەڵات کران. ئێمە وەک مەکتەبەکەمان کۆلێژی سلێمانی نمونەیەک چند ئامادەیەکەیەتی بەشداریمان کردو بەم کارە جوانانە و ئێمە ساڵانە ئەیکەینەوە ئەم پێشانگایە بەناوی بەرهەمی منەوە هەر یەکە لە تەلەبەکان تێڕوانینیان بۆ 10 ساڵی داهاتوو چی ئەبێ لەسەر سلێمانی ئێمە هەوڵمان ناوە شتە کوردەواریەکان دەرخەین هەوڵمان ناوە کە ساعتی کوردەواریەکان دروستکەینی تر هەر یەکە بە پرۆژەی جیاجیا بۆ نمونەوەی من ئێستا بە نقطە بەشداریم کردووە ئیشەکەم بریتە لە ئەوە کە ئیبراهیم ئەحمەدە و تەلەبەکانیشمان بەشداریان کردووە بە پرۆژەی جیاواز کە لە 10 ساڵی داهاتووە سلێمانی چی بەسەری ئەم پرۆژانە ئەم پێشبڕکێ ئامانجی زیندووکردنەوە و پەرەدان بە بەها کولتوری و ئەدەبی و هونەریەکانە لە شاری سلێمانی و دەبێتە هاندانی قوتابیان بۆ بەرەو پێشبردننی شاری سلێمانی لە بوارە جیاجیەکاندا. بەخێربێن ئەم پرۆژێکتمان کردووە فەرشێکی کللتوری کۆنا ئەم دیزاینە بەرەو ڕۆشتنە چۆ ئێمە شویستمان دیسان دووبارێکینەوە نەمانویست ئەم دیزاین بەرەو ڕۆشتن بچێ ئەم بەسەر دەبێ دروستمان کردووە 2360 سەر دەبەیە هەموو سەردەبەکان لە مەکتەب ئەو کاسانەی کەوا ئاویان خواردبووە فریاندا ئێمە کۆمان کردەوە لەبەرەوەی نەمانویست بێ خۆرا بچێت و بڕۆ لە جاتی 20 نوفرەیدان ویسمان ئێمە شتێکی ئاواجانی پێ دروستکەین چکە ئەم شتە کولتوریە بۆ نمونەیەکە لەبەر ئەوەی کە خەڵکەکانی داهاتوو بتوانن شتی ئەوە جوان دروستکەن ئێمە دەمانەوێت دوای 10 ساڵیکە پرۆژەیەک دانین لەبارەی فڕۆکەخانەوە فڕۆکەخانێک لە بینی شارەکان دانێنی کوردستان لە بینی شارەکانی هەرێمی کوردستان دانێنە و چونکە چەند سوودێکی هەیە کەمکردنەوەی خۆداپێکێشانی سیارە کەمتر دەبێتەوە لەگەڵ ژینگە پاکتر دەبێت ئەو کاتە دەتوانین بە فڕۆکە بە ئاسانتر بگەینە و شارێکە دەمانێت ئێمە پێشنیارێکمان کردو بۆ 10 ساڵی داهاتوو لە کوردستاندا بۆ ئەوەی ڕەچاوی ئەم خاڵانە بکەین هیچ خوێندنگەیەک لە کوردستانە دوو دەوامی تێدا نەکرێت و خوێندنگاکان بکرێن بە ئیکۆسکوڵ واتە دۆستی ژینگە و بیمەی تەندروستی بۆ خوێندکاران هەبێت قوتابخانەی تایبەت بە نابینایانیش هەبێت. قوتابیانی سەرەتایی و دواناوەندی و ئامادەی کۆلێژەکانی یونایتد ساینس لەم پێشبڕکێدا کە زیاتر لە 150 قوتابی هەڵبژێدراو دەبوون بە 90 پرۆژە بەشداریان لە پێشبڕکێکەدا کرد و ئەو قوتابیانەشی پلەی یەکەم و دووەم و سێمیان بەدەستهێنا لەلایەن کۆلێژەکەەوە خەڵات کران. دانیا نورەدین تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. دووبارە سڵاتان لێبێت بەڕێزان بەردەوامین لەسەر گفتوگۆکانمان دەچینەوە لای کاکەڤالان با بزانین باست لە سریدی کرد بزانین ئەو سریدیە چی ئەگەر بۆمان باسکەی ئەو نەخشەی کە لەسەر دیوارەکان دروستی ئەەکەن بە کوردی سێڕەهەندی پێوترێ ئەم جۆرە وەک وابێت کە ئەچیتە لایەوانێ یان لە دوورۆ سیرەکەی وازانی هەر بەڕاستی ئەو شوێنە وایە بۆ نمونە ژوورە دروستەکەی لە ناو دیوارێکە تۆ لە دوورەوانێ وازانی ئەو ژوورە هەر بەڕاستی لە ناو دیوارەکەی بەڵامەوە بە دەستکرد دروستکراوە بە دەستی و بە بۆیە زۆر باشە کەواتە پێویست بە چی ئەکا چونکە ئەمەی کە گرنگە ڕەنگە لە هەرێمی کوردستانە پرۆژە زۆر بێ فکری جوان زۆر بێ بەڵام دوجار با بیرمانەتی حکوومەت هەرێمی کوردستان هەمیشە دێتەوە سەر دەڵێ مۆمنە بودجەی کەمە یاخۆت پارە نییە ئایا ئەمەی کە ئەم پرۆژەی تۆ پێویستی بەچی هەیە بۆ میێوەی کاکە سۆلان پێویستی بەس بە پاشماوەکانی پلاستیک و نایلۆن و کاغەز و کارتۆن و تەنەکەوەمانە هەیە ئەوەی تۆ پێویستی بەچی هەیە تەنها بۆ یاخە یاخود شتی دیکەتان پێویستە بڵێت بۆ یاخو ئەتوانین بۆ کارەی ئەمیش ڕیسایکلین لەسەر دیوارەکانیش شت دروست بکرێ بەسەرە دەبە یاخود بە قوتووی کۆکاکۆلا یاخود ئەو شتانە کەواتە توان پرۆژەکانتان هاوکار بن بێت توانن شتێکی جوان دروست بکەن تێچووم پرۆژێتان چەنە بە تایبە ئەو پرۆژەی تو ئایا تێچۆکەی زۆرە بێت
یعنی هیچ تەخمیناتێکت بۆ کردووە لە ڕوویەوەی کە ئەم پرۆژەیە گەرجێبەجێ بکرێت لە بۆنمە دیوارێکی 5x5 چەندی THA یا خۆت شتێک کە بتەوێت دیمەنێک بگۆڕی هیچ تەخمیناتی ئەمانشتان کردووە؟ بەڵێ ئەو کاتە نرخی بۆ یاخەکە ئازانێ هەرزانی و کوالیتیەکەشی پێویستە کوالیتیەکی بەرز بێگەر کوالیتیەکی نزم بێ هەر لەگەڵ بارانبارینە یەکسەر هیچ شتێکی لێوە دیار نامێنێ و سیمای شارەکەش تێگەیە. کاک باڵن تۆ خۆت چی دروست کرد بۆ پێشبڕکێکە؟ من ژوورێ بوو 2 ژوور لەمسەر بۆ ئەوسەر کە بە شێوازی فریدی بوو کە ڕسم و لەو حەشی لە ناو ژوورەکانە هەڵواسرا بوو و بە شێوازێکی سێڕەهەندی دروستم کردو. پلەی چەندەمت بەدەستێنا؟ پلەی سێم. پلەی سێم. مەدالیاکەت چییە؟ برۆنز. کاک سۆلان ئەگەر تۆ پێمان بڵێ پلەی چەندەمت بەدەستێناوە شتەکە چی بوو دروستت کردبوو؟ من پلەی یەکەم بەدەستێنا. باشە مەدالیاکەشت گۆڵدا هەت؟ بەڵێ گۆڵدا. ئەو پرۆژەیە من دروستم کردبوو وێنەی زانە ئالبەرت ئاینشتاین بەچی دروستی ماوەدەکانی قۆبچەی دووبارە بەکارهێنا چونکە ئێمە بۆ هەیە جل ئەدڕێ ناتوانین بگەین بە فەقیر و هەژار چونکە دڕاوە ئەتوانین قۆبچەکانی لێکەینەوە بەکاری بێنین وەکوتم تەسبیحیش ئەتوانین و کە ئەچین بۆ سەیرانی گەشت و هەر ئەو قاپانەوە ئەو شتانش کاغز ئەتوانین بۆ ئێمە ساڵت مەکتەب تەواوەکەین دەفتەرەکەی ئەمێنێتەوە فڕێ ئەتوانین ئەوە بەکاربێنین. تۆ ماوەدانەوە هەموو بەکارێناوە لە دروستکردنی ئەم ڕاستمەیە؟ کارتۆنیشم بەکارێنەوە. زۆر باشەماوە سادەشتی دێنەوە لای جەنابچان. پێشبڕکێکەکەتان چۆن بوو؟ هەڵسەنگاندنەکەتان بۆ پرۆژەکەی ئەمان چۆن بوو؟ سواز بۆخوا ساڵ بە ساڵ پرۆژەکان باشترە وەکو باسم کرد پێشتریش ئەمە دووەم ساڵە پرۆژەی بەرهەمی من کۆلێژەکان ئێمە ئەنجامێن هەڵسەنگانێکی زۆر باش بوو میوانە بەڕێزەکان تا ئاستێکی زۆر باش بەدڵیان بوو پرۆژەکان و هیوادارین بۆ ساڵی داهاتوو پرۆژەی باشتری هاوشێوی ئەم پرۆژەیە بکەین و بە شێوازێکی باش. لە بەندیەکەتان چۆن دانا هەڵسەنگاندن بۆ پرۆژەکانی لە بەندیەکان بۆ نمونە ئەکەوێتە سەر ئەوەی کە بۆ نمونە تەلەبەکان جلوبەرگی مەکتەبیان لەبەر بوو بێ بۆ نە پرۆژەکەی چەندێ سوودی هەیە بۆ شاری سلەیمانی تێچووی ئەو پرۆژەیە بۆ نمونە ئایا کەمە زۆرە لە توانای بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە ئەم پرۆژەی جێبەجێکە یان بۆ نمونە ئەگەرێکی دوورە و ئێمە وەکو خەیاڵێک ئەم پرۆژەیەمان دروست کردووە. ئەو پرۆژانەی کە خوێندکارەکانمان ئەنجامیان ناوە هەمووی پرۆژەی بۆ نمونە بەکاری ئەو کارانەیە بۆ نمونە بۆ شتە ڕسایکلینانیان ئەو کەرەسانەیە کە زۆر بە ئاسانی ئەکەوێتە بەردەست و ئێمە توانین کارە هونەریەکانی پێ بکەین یان کارە کللتوریەکان و کارە کۆمەڵایەتەکان کە زۆر بە ئاسانیان پرۆژانە دابی نەکرێت و ئێمە توانین لایەنی چۆنەڵی دەسەڵاتداریش ئەم پرۆژانە بە ئاسانی چۆنەڵی بخەنە ڕوو. زۆر باشە مامۆستا ئەو پرۆژانی کە لای ئێوە پەسەند بوون و پلەی یەکەمتان پێیاون گرنگی پرۆژەکە بوویان ئەوە بوو کە ئەو خوێندکارە ئیشی لەو پرۆژەیە کرد و پرۆژەکەی ینی بۆ نمونە کاکە سۆلان وێنەیەکی زانایەکی کێشاوە گرنگی جوانی وێنەکە لە لای ئێوە گرنگ بوو پەسەند بوو کە ئەم پلەی یەکەمی بەدەستێنە یا خودت گرنگی لە خودی پرۆژەکەی خۆیان بوو کە لە پاشماوەکان شتی جوان دروست بکات. بەدڵنیایە خوێندکارەکان لەسەر چ پلە بەندێک ئێوە ئەوە ئاستیان ئێنی ئاستی یەکەم و دووەمی؟ بەڵێ ئاسەکان بۆ نمونە جیاوازن بۆ نمونە ئێمە مەدالیەکان جیاواز بۆ نمونە ئێمە نزیکی 11 مەدالیای گۆڵدمانەبووە برۆنز بۆ نمونە 30 دانەمانەبووە و سلڤەر 30 دانە و عەفوو و برۆنزش 39 دانەمان هەبووە بەو ڕادەیەوە مەکتەبەکانشمان نزیکی 11 مەکتەب لە خۆوەگرێت بەڵام ئێمە تەلەبەکان بۆ نمونە بەپێی ئەو شێوەیە هەڵسەنگانمان بۆ کردووە ئایا ئەم تەلەبەیە چەندێ سوودمەند بووە لەو شتە ڕسایکلینانیان ئەو شتانی کە فڕێ درێ بۆ نمونە بتوانێت بیکا بەکارێکی هونەری بیکا بە شتێکی جوان و پیشانی خەڵکی بە کە ئەو شتانەش ئەکرێ باشتر بکرێن و پیشانی شاعر خەڵکی کوردستانی بن کە ئەم پرۆژانە لە سلێمانیا میشانە ئەکرێت. مامۆستا دەشتی پارێزگاری سلێمانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێوەبەری ڕۆشنبیری سلێمانی ئەمانە سێ لاینی زۆر پەیوەستن بەم پرۆژانە و بە خودی شاری سلێمانی و داهاتووی سلێمانی و خزمەتکردنی سلێمانی لە ڕووی ئەدەب و هونەر و کەلتورەوە. قسەی ئەم سێ لایەنە چی بوو بۆ پرۆژەکانتان و ئێوە ئەم پرۆژانە چۆن تەسلیمی لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی ئەمانەی سلێمانیان دەکەن لەوەی کە سوود لە پرۆژەکان و فکرەکانی ئێوە وەرگرن؟ بەدڵنیایەوە ئەو کەسانی کە هاتوون بۆ ئەوێ سەیری پرۆژەکانیان کردووە
لە هەموو ئاست و چین و توێژەکان هاتوون و بەدڵنیایە پرۆژەکانیان زۆر بەدڵ بووە و پرۆژەکانیان هەڵسەنگاندووە و ئەو پرۆژانی کە باشون بە تێبینی لای خۆیان نووسیویانە و ئیشەڵا بەڵێنی ئەوەشیان ناوەیان ئینی ئەوەیان ناوە کە لە 10 ساڵی داهاتووە ئایان زووتر ئەم کارانی کە باشن خوێندکارەکانی کۆلێژەکانی یونایتد ساینس دروستیان کردووە ئیشەڵا بکرێنە بواری فەرمیان دەنێ ئێوە ئەمە پرۆژانە بەدڵنیایە لەسەر و ئێمە بۆ نمونە کۆلێژەکان ئێمە بە شێوەیەکی ڕسمی ئەتوانێت تەسلیمی ئەو کەسە بە ڕێزانی کە ئەیانێ ئەم پرۆژانە جێبەجێکەن. بۆ نمونە مامۆستایستە پرۆژەیەکی وەکەوەی کاکەڤالان ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە نەخشاندنی ئەم دیوارانە لە ئەستۆ خوێندکارەکانی خۆتانە بێت یاخود لایەنی دەسەڵات خۆیان کەسی تایبەتدان ئەکرێ هەم ئاهەنگیە بێت لە بینی بۆنە لایەنی دەسەڵاتدار و خوێندکارانیش ینی شتەکە یەک لایەنە نییە ئەماتوانین شتەکە دوو لایەنە بێ خوێندکارێکی زۆرمان هەیە لە کۆلێژەکانی خۆمان لە خوێندنگە حکومیەکانە بۆ نمونە لە خوێندنگە حکومیەکان ئەماتوانین ئەم خوێندکارانە بەکاربێنین لەگەڵ مامۆسای هونەرە بۆ نمونە لەگەڵ مامۆسای بابەتەکانی کەیە مامۆسای کوردی ئەماتوانین ئەم پرۆژانە ئەنجام بین مەرج نییە بۆ نمونە تەنها حکوومەت ئەم کارە بکە ئەماتوانین خوێندکارەکان بەدەست و پەنجە نەخشینەکانی خۆیان ئەم کارانە لەگەڵ تەواوی مامۆساکانە ئەم پرۆژانە ئەنجام بن بە تێچوویەکی کەم بەڵام لە هەمان کاتە ببێتە هۆی سیمایەکی جوان بۆ شاری سلێمانی. لە کۆی ئەو خوێندکارانەی کە بەشداری ئەم پرۆژانەیان کردووە چەند مامۆستا سەرپەرشتیان دەکات؟ بەگشتی مامۆساکان هەر دەرسە چۆنەڵی کۆمەڵێ مامۆسای لەخۆ گرتووە مامۆسای هونەرە مامۆسای کوردیە مامۆسای کۆمەڵایەتیە مامۆسای نیزیە کە تەواوی ئەم بابەتانە ئەکرێ بۆ نمونە لە مامۆساکان لەوە چه مامۆسای کوردی بۆ نەدە مامۆسای کوردی سەرپەرشت بووە مامۆسای عارەبی بە هەمان شێوە مامۆسای هونەر بە هەمان شێوە کۆمەڵێ مامۆسای زۆر سەرپەرشتی ئەم پرۆژەیان کردووە. زۆر باشە دوایین قسەی ئێوەش کاک سۆلان و کاکڤالان چیتان هەیە لەوەی کە لە ڕێی پرۆژەکانتانەوە دەتوان خزمەتی زیاتری شارەکانتان بکەن فەرموو کاک سۆلان تۆ. بەڕای من کە هونەری ریسایکلینگ واتە دووبارە بەکارهێنانەوە ئەتوانین لە جیاتی بۆیاخ بەکاریبێنین لە جیاتی فڵچە بۆیاخ بۆ ئێمە هەر ئەوە بەکاربێنین و هەر ڕسمێ بە بۆیاخ و بە ئەکریلیک و بەوانە بکەین بە قەڵم ئەتوانین بەوانە بکەین و بەو مادانە بکەین و پارێزگایی لە ژینگە بکەین و تێچۆکەشی کەمتر بێت و ئازیەتی خۆمان نین کە بچین بۆ بازاڕانە بکڕین و هەرەتوانین لە ماڵەوە دەستمان بکەوێت و لاشەوە حکوومەت گیری خواردەوە بەسەر ڕیسایکلین حاوێکی سلێمانی و نازانێت چی لێ بکە بەڵێ بۆچی ئێمە زیاتر فڕین بۆ قوتوەکانی بۆیاخیان فڵچەکان کە بەکارهێنانی زیاتر فڕێ درێت و پێویستمان پێی نابێت ئێمە حەزەکەین کە ئەم هونەرە وەکوانەیەکی سەرەکی بخوێنرێت لەوانەی هون ئەو پرۆژەی تۆ باوەڕت وایە ئەنجامدانی ئاسانە چکە ڕەنگە بدرێتە دەستی حکوومەت دەستەمی کا بڵێ قورسە یا بوجەم نییە باوەڕت وایە ئاسانە ئەم جێبەجێکردنی ئەم پرۆژەی تۆ خۆی مەرج نییە هەر حکوومەت بۆمانکە ئێمەش خۆمان ئەتوانین بەڵام خۆ من دەسەڵاتی سەر شەستەکە شەقامەکانی شارم نییە ئەتوانین بڕۆی گرێبەستیان لەگەڵا بکەی بۆ هەنێک کۆمپانیا هەیە گرێبەستەکە بە تەندەریان بۆ وەریەگرێت دیوارەکان بۆ یاخەکەن یان ڕسم دروستەکەن لەسەر دیوارەکان ئێمەش دەتوانین هەر بۆ خۆمان نەک بۆ ینی بۆ شەقامەکانیان بۆ هەر لە ماڵەوە لە خۆمانیان بۆ مەکتەب یان بۆ هەرشێن ئۆفیسێک یان شتێک ئەتوانین لەوحەیە دروستکەین یانی ئێوەتانەوێت هەماهەنگی لەگەڵ کۆمپانیەکانە دروست بکەن لە بری ئەوەی ئەوان هەستن بە ئەنجامدانی بە وێنەیەک بە بۆیاخ لە ڕێی ئەو پاشماوانە بتوان ئەم وێنانە دروست بکەن. بەڵێ اینجا حکوومەتیش ئەتوانێت یارمەتیمان بە زۆر باشە کاکڤالان تۆ دوایین پەیام و قسە چی هەیە بۆ لایەنە پەیوەندیدارەکان لەوەی کە ئەم پرۆژەی تۆ ئاسان ئەتوانن جێبەجێ بکەن. من هیوادارم لە 10 ساڵی ئایندە پێش 10 ساڵی ئایندەش ئەم پرۆژەی من جێبەجێ بێ نەک تەنها لە دیوارەکان بەڵکو لەسەر پردەکان وەکو خۆتتە ڕیکلام هەڵواسراوە لە جیاتیەوە وێنەیەکی هونەری و سێڕەهەندی هەڵبوو واسرێت جوانترە لەوەی هەر ڕیکلام بێت و ڕیکلامی شتەکان ئاسانیشە. بەڵێ زۆر باشە زۆر سپاس بۆ هەریەکە لە بەڕێزان مامۆستا دەشتی فاروق کە سەرپەرشتیاری پرۆژەی بەرهەمەکانی من بووی سپاس بۆی کە لەگەڵمانەوەی کاک سۆلان و کاکڤالان سپاس بۆیەوەش بە هیوایەوەی کە هەمیشە لە بەرزی و لە ئاستێکی بەرزافتان بینینەوە سپاستان دەکەین.